افده روشن بانگشیا حل بجارتنان جبو پارلمان کردستان دست بکیر یا ایتر روش بروشی یان بجن ساعت بساعت ایتر بانگشیا گرمتر دبیتن کاندید حفرکیه دکن لعنن سیاسی حفرکیه دکن و پارتی دموکراتی کردستان جیتنا و وان لعنن سیاسی دا به کرنوال جدا جدا با اوایی که مدنیانه شارستانیانه لهمو کوچه و کولان و گند و باجاروکن هرما کردستان دست به بانگشیا حل بشارتنان کرد یا پارتی دبیشه دنگ دران ایتر دنگی بدن پارتی سر بخن جبو چنده کو خدمت گزارین زیده تر کردستان که باشتر و آودانتر پیشکشی و بکن هر وها خدمت گزاریان با آسته که پیشکشی و بکن کلگوری پیشبینی و طموحات و بیتن و که سرک وزیران مسعود بارزانی دبیشیتن که ما کردستان پاراستی و هر پارتی جی ده پاریزیتن ده بردوام بیتن لسر پاراستنا کردستان بشیوه که گشتی و داخواز همو اندام والی گرین خوده که و همو کردان دکتن کدنگی بدن پارتی جبر به چنده وقت سروک بارزانی دبیجیتن همو کرده که دلسوز پارتیه جبو به چنده سرکتنا پارتی سرکتنا کردستان اف برنامه پارتی دموکراتی کردستان که برنامه که گله که دولمنده بزانین لبادینان بانگشه چابره و چیتن حولاتین بادینام شوی که گشتی آمدن کو دنگ بدن لیستا پارتی کو ساتونو حتی بو سرخستن آویان نه دگو تو بیشه که دگل یک کاندیدن پارتی دموکراتی کردستان بکن لدور بادینان جی برس رمضان عبدالرحمن محمد کو کاندید پارتی دموکراتی کردستان لپاريزگاه دهو که کاک رمضان تو بخیراتی شبو کردستان 24 اف چند روزه کن بانگشه دست بکیریه لسرتاسری هرما کردستانه بریا نها و دنها داجی پارتی همیشه گوتیه کو بادینان پاريزگاه دهو که کل حاضر پارتیه دوان هل بشارتنان دا به همان آوای بادینان وکو کل حاضر پارتی دمینیتن زور سپاس بو خوا سپاس بو جماوری بشرف و شومندی بادینان وک همیشه لرابردو استا سلماندوتی که قلای زردی پارتی و بارزانی بوا لم هل بجاردنش د سلمینیتن که بادینان هلگری پیامی جنابی سروک بارزانی و پیرو پروگرامەکانی پارتی بووە پشت گەستور پشت بەگەرمی بە جەماوەری بە شەرەفی بادینان لە کەلک تازاخۆ بۆ هەموو حەزان و نایران دووپات دەکەینەوە کە هەمیشە بادینان قەڵای زەردی پارتی و پارزانی دەمێنێتەوە لە ڕابردوو بادینان لانکەی شۆڕش و شۆڕژگێڕی و کوردایەتی و پارتایەتی بووە بۆیە هیچ حزب و لایەنێک و نەیاران و دژمنانی پارتی و پارزانی و کوردستان ناتوانن بۆ چرکە ساتێکیش بۆ یەک دەنگدەرێکیش لە بادینان کەم بکەنەوە لە دەنگەکانی پارتی دموکراتی کوردستان باشە پارتی لێرە بە دروشمی پێکەوەی و خۆڕاگری زۆر باشە بەردەوام بە کاک ڕەمەزان بەردەوام بە دروشمی پێکەوەی و خۆڕاگری و ئاوەدانی بە دروشمی پێکەوەی و خۆڕاگری ئاوەدانی زیاتر کە لە ڕووی لە بادینان کردووە و بەرنامە و پرۆژەکانی پارتی دموکراتی کوردستان لە بادینەنان دەرەوشێتەوە لە کەلک تا دەگاتە زاخۆ ئەوەی پارتی لە بادینان و لە سەرجەم شار و شارستانی هەرێمی کوردستان کردیتی تاکە حیزب و لایەن بووە کە هەمیشە لە خزمەت خەڵک بوو و لەگەڵ خەڵک بوو و لەگەڵ خەڵکیش دەمێنێتەوە بادینان هێلی هەرە پێشەوە بوو لەگەر لە کاتی هاتنی یان هەڵگیرساندنی شەڕی تیرستانی داعش پارتی بەو پەڕی شانازیەوە بەرگری لەو خەڵکە کرد و خەڵکی بادینانیش هەمیشە وەکو پێشتریش سەلماندویانە جەنگاوەرانە پێشمەرگانە چون ڕوبەڕووی تیرۆستانی شەڕی داعش بوونەوە بەڕابەرایەتی و قیادەی جەنابی سەرۆک بارزانی کە 40 ڕۆژ لە بادینان ماوە بۆ ئەوەی خەڵکی کوردستان و قەوارەی هەرێمی کوردستان بپارێزیتن بۆیە تەئکید دەکەینەوە ئینشاءالله لەم هەڵبژاردنە دەسەلمێنین و بەڵێن بە جەنابی سەرۆک بارزانی و جەنابی سەرۆک وەزیران و قیادەی پارتی دموکراتی کوردستان دەدەین کە دەنگێکی خەیاڵی و دەنگێکی یەکەمی بێ ڕکابەر و ڕەهادەینی لە بادینان کە دەسەلمێن قەڵای زەردی پارتی و بارزانی دەمینێتەوە بەو دەستکەوتانە و کە پارتی دموکراتی کوردستان هەڵقوڵاوی ناو مێژووە دەستکەوتە شانازی هەرە گەورەش بە بەرخەڵکیش کۆمەندی بادینان دەکەوێتن زۆر باشە تەگوت و دەمێ ڕابۆریدا پارتی چ کریەش بۆ بادینان و دێ بەردەوام بێتن لەسەر vê خزمەتێ هێنوەکە پارتی دموکراتی کوردستان ده هەلبژارتنە یان بژن ده خۆڵا داهاتیدا ئەگەر بێت خەڵک دەنگی بدەتەوە و بسەر بکەون لیستا یەکەم بن حکوومەتی پێک بینن
ئامادەنە لە بادینان چ بکەن چ خزمەتێکا دیکە پێشکەشی دەبەرە بادینان بکەن ji بۆ vê çendê sozên xwe li hember dengderî cêbecêken ew dengder neyê partî yê xeyre partîş ku hewl bidet bû yekem car dengî bidete partî بۆ vê çendê peşîman nebîtin ji dengê xwe. من مامۆستا ڕەمەزان گەرجەگۆران کاندیدی ژمارە 21 لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان بەڵێن بە سەرجەم دەنگدەرانی بەڕێز لە پارێزگای دهۆک و ئیدارەی سەربەخۆ زاخۆ دەدەین چۆن لە ڕابردوو لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان شۆڕەشێکی ئاوادانکردنەوە لە سەرجەم سکتەرەکان ڕووی لە بادینان کردووە لە کەرتی پەروەردا لە کەرتی تەندروستی لە کەرتەری ڕێگاوبان و بۆ ئەوەی دڵنیایی بدەین زیاتری خەڵکی خۆمان زیاتر لە هەفتەیەکێ جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەیان پرۆژەی لە پارێزگای دهۆک و ئیدارەی سەربەخۆی زاخۆ لە سەردەم شار و شارۆچکان کردەوە ئێستاش کە لەو ساتێکە قسە دەکەین جەنابی سەرۆک وەزیران ڕێزدار جەنابی کاک مەسرور بارزانی لە دهۆکە بۆ ئەوەی لەگەر دووپاتی و پشتگیری و پشتیوانی و کاروانی ئاوادانی و خۆشگوزەرانی و پێکەوەی و خۆڕاگری دووپات کە بۆ خەڵکی خۆڕاگری بادینان کە تەنها پارتی و بارزانیە دەتوانیتن خزمەتی زیاتر لە سەرجەم چین و توێژەکان و سەرجەم سێکتەرەکان بکاتن کەرتی ئاوادانکردنەوە کەرتی ڕێگاوبان کەرتی تەندروستی کەرتی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان بۆ ئەوەی ئارامی زیاتر و خۆشگوزەرانی زیاتر لە ناوچەکەمان بەرقرار بکەن وە خەڵکی خۆڕاگری بادینانیش مێژوو بە ویژدانەوە ببینن کە ڕۆژانە لە ڕێگەی پارێزگار و قایمقام و دیرناحیە و سەرجەم کارجێڕە ئیداریەکانەوە پرۆژەی خزمەتگوزاری پرۆژگەی ئاوادانکردنەوە پێشکەش بە خەڵکی خۆمان دەکەین کە ئەوە ئەرکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و پارتیش ئەو ئەرک و بەرپرسیارەتی بەدەست بە ئەمانەتەوە وەرگرتووە بۆ ئەوەی بتوانی زیاتر خزمەتکردنی خەڵکی خۆمان بکاتن لە ژێر چەتری و کارنامەی پارتی دیموکراتی کوردستان گرنگی زیاتر بە کاروانی ئاوادانی گرنگی زیاتر بە کەرتی پەروەردە و فێرکردن دەدەین گرنگی زیاتر بە کەرتی تەندروستی دەدەین بۆ ئەوەی باشتر خزمەتی خەڵک و سەرجەم چین و توێژەکان بکاتن پارتی سلمێنەر و داکۆچیکەری سەرسەختی خزمەتگوزاری بووە لە مافەڕەوایەکان بووە هەر پارتیش دەتوانیتن ئەمن و ئامان سەقامگیری زیاتر بۆ خەڵکی کوردستان و بادینان زیاتر بەرقرار بکاتن باشە کە تۆ داخلی بادینان دەبیتن دەبینی کاروانی ئاوادانی لە سەرجەم شار و گوند و دێهاتەکان بڵێ باشە کاک ڕەمەزان تە بەحسا پێشکەوتنە خزمەتگوزاریان کرد بەحسا پێشکەوتنە ئەولەهیە و ئەمن و ئاسایشێکرد لە بادینان و شوەیەکی گشتیتە گوت و پارتی هەمیشە لەسەر سوزا خویە و خزمەتکردنا هاوڵاتیان بشانازی دەزانیتن و سەرۆک وەزیران گەلەجا دەبێژیتن ئەم ئاغا و کێخانینە ئەم خزمەتکاری ملەتی خۆینە هەروەها بارزانیە نەمرژی ئەمر کریە و شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری ملەتی خۆ بیتن پارتی لەسەر وێ ڕێچکەی بەردەوامیە دەدەتن هینوەکە پارتی و ئەف چەندین ڕۆژە دناوە بانگەشەیەدا بە بانگەشە دەست پێگیریە پێشبینی دکەن ئەنی شێوەیەکی گشتی لە دهۆکێ چەند کورسیان بەدەست بخەن دەمانەوێت وەکو لە کارنامەی پارتی دیموکراتی کوردستان و لیستی ١٩٠ پارتی دیموکراتستان کە سەرجەم سێکتەرەکان لە خۆی دەگرێتەوە 14 تەوەری دەستنیشان کردووە لە کەرتی پەروەردە تا کەرتی گشتوکاڵ و ئاوادانکردنەوە و شارەوانی هەمووانە ما هەمیشە وەکو پێشترش یەکەمی بێ ڕکابەر بووین بەڵام دەمانەوێت ئەم جارە بۆ جەنابی بارزانی سەرۆک بارزانی و جەنابی سەرۆکی حکوومەت بسەلمێنین کە یەکەمی بێ ڕکابەری ڕەهادەینین دەنجی ڕەهادەینین لەبەر ئەوەی دەستکەوتمان مێژوومان ڕابردوومان پڕە لە سەر شانازی پڕە لە دەستکەوت پڕە لە خزمەتگوزاری تاکە لایەن و تاکە حیزب بوونیوە کە لە ساتە هەرە نەخۆشی و کە هەر کاتێک میلەتەکەمان تووشی ڕوبەڕووبوونەوەی ببێتن جەنابی سەرۆک بارزانی و پارتی بۆ لە سەنگەری پێشەوە لە داکۆچیکردن لە مافی خەڵکی کوردستان بووە هەر کاتێک هێرشێکی ناڕەوایی دوژمنان و ناحەزان تووشی هەرێمی کوردستان بووە پارتی و جەنابی سەرۆک بارزانی لە هێلی پێشەوە بوونە لەگەر بەغدا و لەگەر لایەنەکانی تریش لە ئاسی نێودەوڵەتی نێخۆژی تەنها پارتی پارێزەری و زامنی دەستکەوتەکان بووە و ئێستاش جەنابی سەرۆک بارزانی کە لە پەیامەکانی خۆی لە بانگەشەی هەڵبژاردن بە کردار پێشتر سەلمانیتوان و دەستەلمێنیش کە هەر شوێنێک پارتی لێ هەبێتن پارتی بەهێز بیت کوردستان بەهێز دەبێتن پارتیە زامنی و مانەوەی شکۆمەندی و سەربەرزیە بۆ کوردستان زۆر باشە لە بازنەیە دهۆکی پارتی گەلک کاندید هەنە و کاندیدن پارتی هەمیشە بەردەوامن بانگەشەیەش بۆ خۆ دەکەن بۆ سەرکەتنێ ئەم بۆ سەرکەتنا پارتی ئەم لیستا پارتی هەمشیش بۆ بەیەکێک و ببە ئەندا پەرلەمان دەهاتیدا ئەگەر کەسێکتە ببینیتنها بێژیتن باشە بۆچی دەنگی بدەتە ڕەمەزانی ئەنی سەدەم چییە هیندێک چ بکەن
ji bo wan kesan ku yê dengî bidetewe. من مامۆستا ڕەمەزان گەرزەگۆران کاندیدی ژمارە 21م لە بازنەی دهۆک و لە ڕابردوو ئێستا سەلماندیتمان کە هەمیشە لەگە خەڵک بووینە و لەگە خەڵک مایتەوە و درێژە پێدەری ئەو ڕێبازش دەبووین لە ماوەی ڕابردوو من لە وەزارەتی پەروەردە لە نووسینگەی بەڕێزە ناوی وەزیر دەست بەکار بووین خزمەتێکی یەکجار زۆری یاخود شۆڕەشێکی ئاوادانی لە سایەی کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و بە پاڵپشتی و پشتگیری بەڕێز دکتۆر ئالان ئەحمەد سەعید توانیمان شۆڕەشێکی ئاوەدانکردنەوە لە ڕووی بیناوە لە ڕووی نۆشنکردنەوە لە ڕووی زیادکردنی پۆل بۆ ناوەندەکانی خوێندن بەبێ جیاوازی لە کەلک تا زاخۆ خزمەتمان کردووە ڕابردوومان شاهدمانەوە کە هەمیشە لەگەر ئەو خەڵکە بووینە بەکردار سەلماندوومانە لە بەرەی خەڵک بووینە و لەگەڵ خەڵک بووینە و لە چوارچێوەی سیاسەتەکانی پارتی دیموکراتی کوردستان داوا لە دەنگدەرانی خۆشەویستی پارێزگای دهۆک و ئیدارەی سربەخۆی زاخۆ دەکەین دەنگمان پێ بدەین بۆ ئەوەی گرنگی زیاتر بە پەروەردە و کەرتی پەروەردە بدەین و کار لەسەر ئەو پرۆژانە بکەین کە لە بەرژەوەندی خەڵکدایە و بە تایبەتی چینی هەژار و سەرجەم چین و توێژەکانی تر نەرایەتی خەڵکمان بۆ ئەوەیە بتوانین ببینە داکۆکشکارکی سەر کورتی خۆمان لە سنووری پارێزگای بوو بڵێ کاک ڕەمەزان کورتی هەرچەندە پرسیارە داویە بوو لێ گەلێک جاران هەوڵاتی دەبێژن دەنگدەر دەبێژن ینی کاندید بەریا بێ سەرکەفتن ببیتە ئەندا پەرلەمان ئیتر بەڵێنان دەدەن سوزان دەدەن دەبێژ ئەمێ دناوە هاوڵاتیاندا ئەمێت خزمەتەوەندا بین لێ پشتی سەرکەفتن کوبیە ئەندا پەرلەمان تەلەفۆن تێتە قەپاتکردن خونیشە هاوڵاتیان نادەن ئیتر وەکو پیوست دناوە هاوڵاتیاندا نییە هنگ ئامادەنە یعنی بەردەوام دمیحوەری هاوڵاتیاندا بن ئەگەر سەر بکەون بەردەوام دگەل ئێش و ئازار و خەمێن هاوڵاتیاندا بن بەدڵنیاییەوە چۆن لە ڕابردوو ئێستا لەگەر خەڵک بووینە و لە ناو خەڵک بینە و لە ئایندەش دوای سەرکەوتنمان ئینشاءڵڵا پشتگیر بە جەماوەری خۆشەویستمان لەگە ئەو خەڵکە خۆشەویستەمان دەبینینەوە و دەمەوێت لە وەش دووپاتکەن و سەرجەم هێز و لایەنەکان خەریکی پارتین بەڵام پارتی دیموکراتی کوردستان خەلیکی خزمەتکردنی زیاتری خەڵکی کوردستانە لە بادینانیش لە ماوەی ڕابردوو ئەوەی بەندە بناسیتن بەبێ جیاوازی خزمەتی ئەو خەڵکەمان کردووە من کوڕە هەژارێکم کوڕە فەقیرێکم وەکو پێشتر لەگە ئەو خەڵکە بیمە و خزمەتکاری ئەو خەڵکەم وە کردار سەلماندویتمان و ڕابردوودمان شاهدە و گەواهی دەرمان بۆ کە بەردەوام لەگە ئەو خەڵکە بووینە و بەردەوامیش دەمینێنەوە و سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان و فەرمایشتەکانی جەنابی سەرۆک بارزانی ئەوەیە کە هەمیشە لەگەڵ خەڵک بین لەگە داخوازەکانی خەڵک بین لەگە مافەکانی خەڵک بین و داکۆچی کار و پارێزەرێکی سەرسەختی داواکاریەکانیش بن و بەڵێن بە سەرجەم دەنگدەرانی خۆشەویستی دەدەم لە سنووری پارێزگای ئیدارەی دهۆک و ئیدارەی سربەخۆی زاخۆ لەگەرتان بمینێنەوە و دروشمی من خاوەنداریتیکردنە لە خەڵک بۆیە لەگەر خەڵک دەمینێتەوە و کاروانی خزمەتکردنەکانمان لەگەر خەڵک بە و درێژە پێدەریش دەبینەوە بەڵێن دوو پات دەکەینەوە لە چوارچێوەی زۆر زۆر سپاس سەرکەفتی کاک ڕەمەزان هیویا سەرکەفتنێ بۆ تاتخوازین لە 20 ممنون زۆر زۆر سپاس بۆ پەرلەمانتوار کوردستانی ببیە یەکژە ئەندامێن پەرلەمانی کوردستان هەربژیت ڕەمەزان عەبدوڕەحمان کاندیدی پارتی دموکراتی کوردستان سەرکەوتنی لیستی پارتیمان سەرکەوتنمان هەمووانە دەست خۆش هەربژیت